بۆچی داواتان کرد بەرنامەتان بۆ بکەم تۆ چەندێ پارەت فەوتاوە بەخوای ئەمە سێ خانومان هەیە لێرە 30 دەفتەرمان داوە 30 دەفتەر بەڵێ چەند ساڵە چاوەڕێن ئەم پرۆژە دەست پێ بکاتەوە 10 ساڵ زیاتر بوو هیچ ئومێدێکتان هەیە بەخوای داوە لە حکوومەتی کوردستان دەکەین ئەو مەشروعەمان لەو جێبەجێ بکاتن ئەو کاتە چه ئومێدێکتان هەبوو لەژێر کاریگەری چی دایەوە بڕیارتاندا ئەم 30 دەفتەرە بخەنە ناو ئەم پرۆژەیەوە بەخوای کە جێمان لێ بوو ئەو خانوانە دروست دەکەن هاتی ئەمەش تەقلیمان کرد کە ئەو خانوانە زۆر بە ئومێدەوە هاتن ها بەڵێ بڵێ ئەترسان بەرتان نەکەوە ئەو کاتە بالضبط ئێستا بۆ نمونە ئێوە چوونەتە ئەو شوێنانەی کە واژۆیان کردووە ئیمزایان کردووە بۆ ئەم پرۆژانە چیتان پێ دەڵێن کەس بەدەم داوە کاریەکەتانەوە هاتووە بۆی مافەکەتان بۆ وەربگرێتەوە کەس ئەی ئەم 30 دەفتەرەتان فەوتا ئیتر توانیتان خانوو بکردنەوە یا کرێچین هەندێک لەوانە هەندەمان هەبوو لەسەر ئەو خانیێماندانە ینی هەندێک لەو خوشکوبرانەی ئێرەتان کڕی ئێستا کرێچین کرێچیش نیمە بەخوای گەڕایمە ماڵی بابم والله یعنی پارەی کرێشم نییە یعنی خانی بەکرێ بکەین ئەو جەداوە لە حکوومەتی کوردستان دەکەین ئەو هەموو خەڵکە کە داوا دەکەین مەشروعەکەمان لۆ جێبەجێ بکاتین